ڤیتەڵی دمیانێک ئەمریکیەکە لە دایک بووی ئۆکرانیا کەمانیەک پێش ئێستا بە فڕۆکە لە نیویۆرکەوە بەرەو تەیوانە لە مەکسیکا ڕۆیشتووە تا یارمەتی پەنابەرە ئۆکرانیەکان بدات کە دەگەنە سنووری ئەمریکاوە. هەزاران پەنابەری ئۆکرانی لەسەر شۆستە دانیشتوون. شوێنێکی بچووکی وەستانی پاس هەیە، یەک تەوالێت، هیچ شوێنێک نییە مۆبایلەکەت شەحن بکەیتەوە، لە چۆڵەوانی داین. خۆبەخشەکان یارمەتیان داوە کە ئەمیانە وەرزشیە بگۆڕن بۆ پەناگەیەکی کاتی کە لە ڕێگەیەوە وەک دمیانێک دەڵێت هەزارانی پێدا تێپەڕیوە لەوێەوە پاسەکان دایان بەنە سنوور و لەو شوێنەی کە لەلایەن کارمەندانی پاسەوانی سنووری ئەمریکاوە وەردەگیرێن و ڕێگەیان پێ ئەدرێت بچنە ناو ئەمریکاوە. ئەو پاسانە لە 25 مانگی چواردا ڕاگیران کە سنوورەکە بەڕووی پەنابەرانی ئۆکرانیدا داخرا و لە جیاتی ئەوە پیان گوترا کە بە ئۆنلاین ناوی خۆیان تۆمار بکەن لە ڕێگەی پرۆگرامێکی نوێی بەڕێوەبەرایەتی بایدنەوە بە ناوی یەکگرتووین لە پێناو ئۆکرانیا. مارک ریبیکۆڤی خۆبەخشیش لە بەرەی سنووری ئەمریکاوە دەڵێت بەرنامە نوێیەکە ئەو دۆخە قەڵەباڵغانە ڕادەگرێت کە لە سەرەتایی شەڕەکەوە بینوێتی. خەڵک ڤیزا وەردەگرن و لەسەر بنەمایەکی باشتر بە فڕۆکە بۆ ئەمریکا دەڕۆن. ئەوان دەتوانن ئەو ڤیزەیە لە ئەوروپا وەربگرن و هەروەها لە مەکسیکۆ سیتی هیچ هۆکارێکیش نییە کە بێن بۆ تیوانە و لە کەم دابن. پۆلینا فریشکۆ بۆ ماوەی 12 ڕۆژ لەگەڵ هاوسەرەکەی و کوڕەکەی و سەگەکەیان لە پەناگەیەکی بۆمدا خۆیان حەشاردا بوو. ئێستا ئەوان لە پۆڵەندا هەوڵ دەدەن لە بەرنامەی یەکگرتووین لە پێناو ئۆکرانیا خۆیان ناونووس بکەن. ئەو دەڵێت گەورەترین بەڕێنگاری دۆزینەوەی سپۆنسەرێکی ئەمریکاییە یاخۆت داڵدەدەرێکی ئەمریکی کە پشتیوانیان بکات. پرۆگرامەکە دەڵێت کە هەموو پشتگیریە داراییەکان لە سەرشانی ئەو کەسانەیە کە میوانداری تو دەکەن. ئەمەش لەوانەیە ئەوان بترسێنێت بیریان لێکردوێتەوە کە بۆ ماوەی 2 ساڵ هیچ پشتگیریەکیان نابێت بە دڵنیایەوە بە هیچ جۆرێک. لە ئێستادا بەرنامەکە پشتگیری دارایی بۆ ئەمریکیانە دابین ناکات، ئەوانەی کە ڕازی دەبن یارمەتی پەنابەرە ئۆکرانیەکان بدەن. پارێزەری کۆچبەری ناتالیا پۆلۆختین دەڵێت کە ئەوەش کاریگەریەکەی سنووردار دەکات. ئەگەر سەیری ئەو بارودۆخە بکەی کە ڕوبەڕووی پەنابەرانی ئەفغانی بۆتەوە کە زۆر لە مێژەوە نەبووە، ڕەخنەی زۆری لێگیراوە بۆ هێنانی خەڵک بۆ ئێرە بەبێ هیچ پشتیوانیەک و هیچ سەرچاوەیەک و هەر شتێک کە بۆ ئەو کەسانەی دابینی بکەن من پێشبینی دەکەم کە بۆ کۆمەڵگەی ئۆکرانیش هاوشێوە بێت. پرۆگرامە نوێیەکە پێویستی بە پشکنینی ڕابردوو و پاشخانی سپۆنسەرەکان و یادەڵدەدەرە ئەمریکایەکان هەیە. هیچ ڕێگەیەک بۆ بە هاوڵاتی بوونی پەنابەرانی ئۆکرانی دابین ناکات. دوای 2 ساڵیش دەبێت ئەمریکا بەجێ بێڵن مەگەر ئەوەی کە دۆخی کۆچبەریان لە ئەمریکا گۆڕی بێت.